هەرچەندە پێشتەقینەوەکەی ئەستەنبوڵیش هەڕەشەی تورکیا لە هێزەکانی سووریای دیموکرات بەردەوام بوو، بەڵام لە دوای ئەوە گەرمتر و کردەیتر دەکەوێتە بەرچاو کە چاودێران هۆکارەکەی بۆ چەندین هۆکاری ناوخۆیی و ناوچەی و جیهانی دەگێڕنەوە. لە دوایەوەی کۆشکی سپی نیگەرانی خۆی بۆ هەڕەشەکانی تورکیا ڕاگەیاند و ئەوەی بە بێهێزکردنی بەرەی دژە داعش ناوبرد، ئەنقەرە داوای ئەوەی لە رووسیا و ئەمریکا کرد بەڵێنەکانیان بە پێی ڕێکەوتنامەی سوچی جێبەجێ بکەن. ئەوە ژواتە دوورخستنەوەی هێزەکانی سووریای دیموکرات لە سەرانسەری سنووری نێودەوڵەتی و بەقوڵایی 3 کیلۆمەتر بە تایبەتی لە منبەج و تەڵڕەفعەت و کۆبانێ و جێگرتنەوەیان لەلایەن هێزە و پاسەوانی سنووری ڕژێمی سووریاوە. چاوەژۆغڵۆی وەزیری دەرەوەی تورکیاش داوای لە هاوپەیمانەکانی وڵاتەکەی لە پەیمانی ناتۆ کرد پەیوەندیان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات ببچڕن کە ناوبراو بە باڵی سووریای پارتی کرێکارانی کوردستان ناوی بردن کە لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپاوە با تیرۆریست ناسێنراوە. هەر ئەو هۆکارەشە تورکیا تا ئێستاش لەمپەر لە بەردەمی ئەندامەتی فنلەندا و سوید بۆ باندامبوونیان لە پەیمانی ناتۆدا دادەنێت، چونکە تۆمەتباریان دەکات با پشتیوانی پارتی کرێکارانی کوردستان و باڵەکانی. هۆکاری ناوخۆی تورکیا هەڵبژاردننی ساڵی داهاتووە کە بەهۆی بوونی ملیۆنان پەنابەری سووری گوشارێکی زۆر کەوتووەتە سەر ڕەجەب تەیب ئەردۆغان و پارتەکەی، بۆ یەکگەڕاندنەوەی ئەو ناوچانە و گەشەی ئابووری تێیدا و گەڕانەوەی پەنابەران دەبێتە سەرکەوتنێکی گەورەی سیاسی و سەربازی و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دەنگدەری تورکی دەبێت. لە ڕووی استراتیژیشەوە گرێدانی منبەج و تەڵڕەفعەت و کۆبانێ کە بە درێژکراوەی جوگرافیای دەریای ناوەڕاست بۆ عێراق و با کریدۆری لۆجیستی ناوی دەبرێت، بە ئەو ئۆپەراسیۆنە کۆتایی پێدەهێنرێت. لەم کاتەدا رووسیا و بگرە ئەمریکاش ئەو ئۆپەراسیۆنە بە مەترسی بۆ سەر بەرژەوەندیەکانیان لە قەڵەم نادەن و دەڵێن لە نیگەرانەکانی تورکیا تێدەگەن. رووسیا لەم کاتەدا کە لە جەنگی ئۆکرانیادا و پێویستی بە هێزەکانی و میلیشیاکانی ڤاگنەر هەیە نایەوێت بەرەیەکی دیکەی جەنگ بکاتەوە. لەلایەکی دیکەش تورکیا تەنیا وڵاتی ناتۆیە کە لەگەڵ مۆسکۆدا پەیوەندی بەهێزی هەیە، نایەوێت ئەو پەیوەندیانی بکاتە قوربانی سووریای دیموکرات. ئەوە جگەلەوەی وا بڕیارە بەم زوانە لە کاتی دیداری پۆتین ئەردۆغاندا بە شارەسەدیش بەشداری بکات و قسە لەسەر داهاتووی سووریا بکرێت. پێدەچێت جۆ بایدنیش بیر لە بڕیارێکی هاوشەوەی سەرۆک ترامپ بۆ چوونە دەرەوەی هێزەکانی وڵاتەکەی لە سووریا بکاتەوە. بەوەش گۆڕەپانی دیپلۆماسی بۆ رووسیا و تورکیا بۆ گەشتنە ڕێکەوتنێکی هەمیشەیی زیاتر ئاوەڵا دەبێت.